The United States and other nations have pursued patient and honorable efforts to disarm the Iraqi regime without war. دوای 48 کاتژمێر لەم وتارە هەڕەشە ئامێزەی جۆرج بوش سەرۆکی پێشووتری ئەمریکا لە بەرەبەیانی 20 ئازاری ساڵی 2003دا ئەمریکا و هاوپەیمانەکانی هێرشی سەربازیان کردە سەر عێراق و دوای کەمتر لە 3 هەفتەیش دەسەڵاتی 35 ساڵی بەعسیەکان کۆتایی هات و سەدام حوسێنیش خۆی حەشاردا. سەرەتا عێراقیەکان گەشبین بوون و ئاهەنگیان گێڕا و هیواشیان بە چەسپاندنی دیموکراسیەت لە وڵاتەکەیاندا گەورە بوو. بەڵام ئاهەنگەکەیان ماوەکەی زۆر کورت بوو زووش لەبیر چووە، چونکە بە دوایدا شەپۆلێکی کۆتایی نەهاتوو لە ململانەی سیاسی و شەڕی تایفی و پەراوێزی خستنی پێکاتی سونەکان و دواتری شەڕی دژی داعش جێگەی گرتەوە. لەو ساتەوە تا ئێستاشی لەگەڵدا بێت، لە شاوی خوێن ڕشتن لەژێر هەر ناونیشانێکدا بێت بەردەوامە و بەوتەی دۆست و دوژمن ئاسایشی ئێستای عێراق بە بەراورد بە پێش دەستپێکردنی پرۆسە سەربازیەکە ناجێگیرتر و خوێناویتر بووە. هۆکاری سەرەکی پرۆسە سەربازیەکە کە 35 وڵات پشگیریان لێکرد تۆمەتبارکردنی حکوومەتی عێراق بوو بەوەی خاوەنی چەکی کۆمەڵکوژە و لە پشکنرە نێودەوڵەتیەکانی دەشارێتەوە. بەڵام چەکەکان هەرگیز نەدۆزرانەوە و ئەمریکا و بەریتانیا و ئیسپانیاش کە بانگەشەی بوونی ئەو چەکانیان لە عێراق کرد دانیان بەوە دانا کە تۆمەتەکانیان لەسەر بناغی زانیاری هەواڵگری نادروست سەرچاوی گرتبوو. جەنگەکە زۆرترین قوربانی مەدەنی لە مێژووی عێراق و مێژووی سوپای ئەمریکا لە دوای جەنگی ڤێتنام لێکەوتەوە. بە شێوەیەک بە درێژایی 8 ساڵی مانەوەی ئەو هێزانە نزیکەی 4500 سەربازی ئەمریکی کوژران کە زۆربەیان لە شەڕی فەلوجەدا بوو. نزیکەی 32,000 تریش بریندار بوون و خەرجی ئەمریکاش لەو جەنگەدا ملیارها دۆلار بوو. زیانی یانەکانی عێراقیش بە سەدان هەزارە و ئەوانش کە لە ناوخۆ و دەرەوەی عێراق ئاوارە بوون ملیۆنان کەسن. ژێرخانی عێراقیش دەیان ساڵی دەوێت تا لانی کەم بۆ دۆخی بەر لە هەڵمەتە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکان بگەڕێتەوە. دوای تێپەڕبوونی 14 ساڵ بەسەر ڕووداوەکەدا هێشتا جەنگ بەردەوامە و لەم ساتەشدا هێزە عێراقیەکان لە سەختترین ڕوبەڕووبوونەوەدان لەگەڵ چەکدارانی داعش کە بەر لە 2 ساڵ بەغدای پایتەختیان خست بۆ ژێر هەڕەشەوە کە بەوتەی چاودێران دروستبوونی داعش دەرەنجامی ئەو شەڕەیە کە لە 2003 بەرامبەر عێراق کرا. هەرچی گەلی عێراقیشە هیچ ئاسۆیەک بۆ کۆتایی هێنان بە ململانی سیاسی و تایفی و بێکاری و بنبڕکردنی گەندەڵی نابینێت. وێڕای ئەنجامدانی چەندین خۆپشاندانیش کە لە بەغدا و شارەکانی دیکەی عێراق ئەنجامیاندا لەگەڵ ئەو هەموو بەڵێنانەی لەلایەن بەرپرسانەوە پێیاندراوە لە هەموو کاتێکی تر زیاتر بێمتمانە بوون. کاروان شێخ موحسین NRT